قەدەر یەکێکە لەو بابانەی کە تەبعەن جەنابتان ئەزانن ڕوکنێکە لە ئەرکانی ئیمان واتە یەکێکە لەو بنەمایانەی ئەگەر ئینسانی ئیماندار یەقین و قەناعەتی تەواوی پێی نەبێ ئیمانەکەی دانامەزرێ. یعنی چۆن ئیمان بوون بە پێغەمبەر، چۆن ئیمان بوون بە خوای گەورە، چۆن ئیمان هاتن بە بوونی ڕۆژی دوایی و زیندوو بوونەوە، ئیمان بوون بە قورئان کە کەلامی خوایە، قەدەر ئەهەمیەتی لەو بابەیایە. بەڵام ئاڵۆزی قەدەر زیاترە لە ئاڵۆزی بابەتەکانی تری ئەرکانی ئیمان. یەکێک لەو بابانی کە عولەما باسی ئەکەن و پێغەمبەری صلی الله عليه وسلم تاکیدی لەسەر کردوێتەوە ئەم بابەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يؤمن عبد حتى يؤمن بالقدر خيره وشره. ئەفەرمێ هیچ بەندەیەکی خوا ئیمانی تەواو نییە تا ئیمانی بە قەدەر نەبێ، باش و خراپی قەدەر کە لای خوای پەروەردگارەوەیە. ابن العربي ئەفەرمێ من أعظم أصول الإيمان الإيمان بالقدر. أفرمي بالاترين بلكاني إيمان باورهنانا بقدر، فمن أنكره فقد كفر. هركسي إنكاري قدر بك كافرة بباورة بدين به. قدر برزان هاوكي شيكا أجر إنسان باشتي بقى ما بستكي آمانجكي بزانه بختوري دنيا وقيامتي أكا بە پێچەوانەیشەوە ئەگەر خوا نەخواستە تێی نەگەیشت، ئەگەر لێ حاڵی نەبوو، ئەگەر سەری لێ شێوا لە تێگەیشتنی قەدەرا بەدبەختی دنیا و قیامەتە بێ. بۆ چونکە لە قەدەر تێنەگەیشتن لە دنیا ئینسانە بینی دائیمەن ئیعتیرازی هەیە لەسەر حکمی خوا، دائیمەن ئیعتیرازی هەیە لەسەر کارەکانی خوای پەروەردگار. ئەم ئیعتیرازگرتنە بۆ قیامەتیشی لەدەست ئەدا. تێگەیشتن لە قەدەر ئیطمئنان دڵنیاییەکی تەواوت پێ ئەدا، ئاسوودەیەکی تەواوت پێ ئەدا بۆ دنیا، بۆ قیامەتیش دەسمایەکی لە بن نەهاتووە.